سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆی سلێمانی بۆ ئەوەی بزانین کەمترین کۆنمرەی وەرگیراوی بە زانکۆڵایەن پارالێل ئێواران پارێزگا و گشتی چەندە تاوەکو ئێوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن سوودی لێ ببینن. چکام کۆنمرانە بۆ ساڵی خوێندین 2022-2023 ئێوەی خۆشەویستیش کە ئەم ساڵ لە پۆلی دوانزەن و ئێستا ئامادەکاریەکەن بۆ تاقیکردنەوەکان و ئینشاءڵڵا بەسەرکەوتووی لی دەرەچن. ساڵی خوێندنتان ئەبێت بە 2023-2024 ئەوەی ئێمە باسیەکەین ساڵی خوێندنی زانکۆ پەیمانگەکانە. بۆ ئەوەی سوود لەم ڤیدۆیانەمان لەم کۆنمرانەمان ببینن بینەری ڤیدۆکانمان بن و زانیاری وردەکان کە باسەکەن لە هەر بەشێک تێدایە بۆ ئەوەی بە جوانی زانیاری لەبارەی هەر بەش و کۆنمرەیەکە وەربگرن و لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن سوودی لێ ببینن. ئێمە لەم ڤیدۆیەدا باسی دوو کۆلێژەکەین بەیەکەوە کە زۆر نزیک و تێکەڵاوی یەکەن کە پێشتری شەر بەیەکەوە بوون. ئەوانیش کۆلێژەکانی یاسا هەروەها زانستە سیاسیەکانن لە زانکۆی سلێمانی. خۆشەویستان، ئەو کۆنمرانەی لەم دوو بەشە هاتوونەتەوە بە زانکۆڵایەن و پارالێل و ئێواران چۆن بوونە و هەروەها پارێزگا و گشتێکی چۆنە بۆ ئەوەی ئەم زانیاریانە وەربگرین تا درێژەی ڤیدۆ لەگەڵمان بن بۆ وەرگرتنی زانیاریەکانتان. کۆلێژی یاسا یەک بەشمان هەیە کە ئەویش خودی بەشی یاسایە کە لقەکانی زانستی وێژەی وەرەگرن زانکۆڵایەنی پارێزگا 89.2 و گشتێکەی 94.1 پارالێلی پارێزگا 84.8 و گشتێکەی 89.1 کۆلێژی دووەممان بریتیە لە زانستە سیاسیەکان یاخود زانستە ڕامیاریەکان کە ئەویش زانستی وێژەی وەرەگرێت بەشی زانستە ڕامیاریەکانی زانکۆڵایەنی پارێزگا 63.2 و گشتێکەی 69 پارالێلی پارێزگا 58.7 و گشتێکەی 62.6 بەشی سیاست و پەیوەندی نێودەوڵەتیەکان لە کۆلێژی زانستە ڕامیاریەکانی زانکۆی سلێمانی زانستی وێژەی وەرەگرێت 61.6 زانکۆڵایەنی پارێزگایە و 68.8 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 59.7 و گشتێکەی 65.339. خۆشەویستان و ئەزیزانم، ئەوەی لێرەیە باسمان کرد لەم دوو خشتەیە بریتی بوون لە بەشەکانی کۆلێژەکانی یاسا هەروەها کۆلێژەکانی زانستە ڕامیاریەکان بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت و بتوانن ئەو قسمانە ئەو بەشانەی کە دڵخوازی خۆتانە بەدەستی بێنن. بە هیوای سەرکەوتنتان لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە با ئەوانیش کەناڵەکەمان بناسن.